دەچین لای میوانێکی دیکە لە هەولێرەوە زۆر بەڕێز جەگیر برادۆستی توێژەری سیاسی چاودێری سیاسی لەگەڵمانە کاک جەگیر سڵاوت لێ بێم کاتت باش سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان حەزەکەم زانم خوێندنەوەی تۆ چییە بۆ ئەو چەند ڕۆژەی جەنگەکە ئەم جەنگە درێژخایەن دەبێ بە بڕوای تۆ ینی تەوەقعاتەکان پێ دوایە هەر بەم شێوازە بووە کە جەنگێکی چەند ڕۆژەی پێدەچێ یان درێژخایەن دەبێ بەناوی خی گەورە و میهرەبان سڵاو ڕێز بۆ جەنابت و بۆ بینەرانی کورسات نیوز لە ڕاستیدا ئەگەر خوێنەوەیکی خێرا بکەین بۆ هەفتەی یەکەم لە هەفتەی یەکەمی ئەم جەنگەیە دەتوانین بڵین کە هەم ئەمریکا و ئیسرائیل لە هەندێک بابەتە بە هەڵەدا چوون و هەم ئێرانیەکانیش بەوەی کە وڵاتانی کەنداویان کردا ئامانج بۆ ئەوەی تێوەگڵێنن لە جەنگەکە بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵین لە ئێستاە دوای کۆتای هاتنی هەفتەی یەکەم لە قۆناغی یەکەمە ئەمریکا و ئیسرائیل توانیان 150 ئامانجەکانیان بپێکن بەوەی کە خامنەئی بکەنە ئامانج و ژمارێکی زۆر لەسەرکردە و لە فەرماندەکانی ئێران بکوژن لە هەمان کاتا توانیویانە 160 سەکۆکانی مشەکاوێشتنی ئێران بکەنە ئامانج و توانیویانە 180 ئاسمانی ئێران کۆنتترۆل بکەن جگە لەوە توانیویانە بە شێوەیەکی فراوان بخزێنە ناو تەواوی دام و دەستگاکانی ئیطلاعاتی ئێرانی بە شێوەیەکە لە ئێستا هەواڵگری ئێران تا ڕادەیەک سیقە لە نێوانیانە نەماوە ئەوەی کە هەیە لە بەرامبەردا ئێرانیش هەندێک استراتیژەتی تازەی بەکارهێناوە استراتیژەتی هاوتای سەربازی بەکارهێناوە لە کاتێکە ئەمریکا بە B52 لێ دەدات ئەویش بە بوشەهر لێیان دەداتن کە ئەمانە موشکی زۆر گەورن و توانیوە کۆمەڵێک وڵات بێنێتە ناو جەنگەکە و توانیویەتی گەروی هورمزدا بخات کە ئەمانە هەندێک کارت بوون نەدەبا ئێران لە سەرەتاوە بەکاری من بێنێت لەبەر ئەوەی هەندێک لە دۆستەکانی خۆی وەکو چین و ئەو وڵاتانە نیگەران کردووە ئەوەی کە ئێستا هەیە هەندێشتی تازە هاتوتە پێش لەسەر ئەوەی کە ئایا ئەم جەنگە درێژە دەخانێت یان نا یەکەمیان دۆناڵد ترامپ دوێنێ لەگەڵ 8 کۆمپانیای بەرهەمهێنانی چەک کۆبوونەوەی کردو ئەمە پەیامێکە کە لەوەی ئەمریکا مەبەستێتی ئەم جەنگە کۆتایی پێبێنێت واتە ئەم جەنگە گەڕانەوەی بۆ نییە سولح و ئاشتی نییە دانووساندنیش نییە یان ئەوە تا دەبێت ئێران خۆی بەدەستوەدات یان دەبێتە ئێران دەبێت بشکێت هیچ گەڕانەوەیەکی بۆ نییە لە هەمان کاتدا تویتێکی وتەبێژی کۆشکی سپی هەبوو کە لە تویتەکەدا باس لەوە دەکا کە سەردەمی دانووسان کۆتایی هات و وێنەی هەندێک لە هێزە کوردیەکانی داناوە بە ئاڵای کوردستان و بە کلاشینکۆف و بە هەندێشتی دیکە ئەمەش پەیامێکە بۆ ئەوەی کە لەگەر ئەوەی کە جەنگەکە بەردەوام دەبێت بەڵام لە قۆناغی داهاتوو ئێمە ڕەنگە لە ڕووی زەمینیەوەش هێرش بکەین و فەرمو ئەوە کوردەکانیشمان هەیە شتی دیکە هەیە کە ئەمڕۆکە ڕوویداوە ئەوەیە کە ئێران باس لەوە دەکات کە هێرشەکانی بۆ سەر وڵاتانی کەندا و دراوسێ ڕایگرتووە کە ئەمە ڕەنگە پەیوەندی بۆەوە بیکە ئێران لە بابەتی هەڵدانی موشک کێشەی هەبی نەک لە ژمارەی موشک لەبەر ئەوەی کە 160 سەکۆی هەڵدانی موشکی لە ناو برداوە هەروەها هەواڵی تازەش هەیە کە بەریتانیەکانیش هێزیان ناردووە بۆ پاراستنی بەحرێن و دەنگۆی ئەوەیە کە ناتۆ ڕەنگە بەهێزەوە بێتە ناو جەنگەکە ئەمانە هەمووی هیچی لە قازانجی ئێران نین لە کاتێکدا کە لە هەفتەی یەکەما کە ئێمە ئێستا لە سەرەتای هەفتەی دومین لە هەفتەی یەکەما ڕاستە ئێران توانیوێتی 113 موشک بگەینێتە ناو خاکی ئیسرائیل و هەندێک ئامانج بپێکێت بەڵام ئامانجەکان گەورە نین ڕاستە توانیوێتی لە هەرێمی کوردستان و 12 وڵاتی دیکە بخزێنێتە ناو جەنگەکە و لە ئیمارات و قەتەر و بەحرێن و لەو شوێنانە بدە بەڵام هیچ ئامانجێکی زۆر گەورەی نەپێکاوە ئەمە لە کاتێکدا دیسان ئێران لە ئێستایا هێزی دەریایی بەتەواوەتی لەدەستداوە دەتوانین بڵێن 100 هێزەکەی لەدەستداوە هەموو ئەوانە پێمان دەڵێت یان ئێران دەبێت خۆی بەدەستوە بدات یان ئەم شەڕە بەردەوام دەبێت تا کۆتاییەکەی هەفتەی دووەم زۆر گرنگە کاکە ڕانکۆ بۆ ئەوی بینەرانیش بزانن ئەم هەفتەیەکی زۆر جیاواز دەبێت هەفتەیەک دەبێت کە هەوڵ دەدرێت توانای ئاسمانی ئێران کە 120 ماوە ئەوەش نەمێنێت توانای هەڵدانی موشک کە 160 لە ناو بردراوە چلەکەی دیش لە ناو بردرێت کە پێشت دەڵێم ئەو 100 چلەچیە بەشێک لەو موشکانە بە شێوەی گەڕۆک ئێران هەڵدەدات بۆ ئیسرائیل و بۆ وڵاتانی دیکە کە ئەمە دۆزینەویان تۆزێک زەحمەتە بە تایبەتی لە ناو تونێلەکان دێنە دەرەوە و موشکەکە هەڵدەدەن و دووبارە دەگەڕێن و ناو تونێلەکان و هەروەها بەشێک لە موشکەکانشی لە ژێر زەویە کە ئەمانە هێشتا کۆنتترۆل نەکراون بەڵێ باشە کاک جەگر بەر لەوەی بڵێن سیناریۆ هەفتەکانی ئایندا چۆن دەبێت گفتوگۆ لەسەرەوەش دەکەین بێگومان بەڵام حەزەکەم لەسەر نقطەیە بوەستم دەڵێ هەر لە سەرەتاوە پەلاماردانی ئێران بۆ وڵاتانی دراوسێی ئەمە هەڵە بوو هەروەها داخستنی گەروی هورمز یان مەترسی دروستکردن لەسەر گەروی هورمز دۆستەکانی نیگەران دەکا بۆ نمونە چین بەڵام پێدوانیە
ئەمە ئامانجی سەرەکی ئەمریکاش بێ لەو بەڵام لە پرسیارەکەی تێگەیشتم بەڵێ لە پرسیارەکەی تێگەیشتە بەڵام دەنگ خراپە ئەوەی کە بەڵێ ئێران لە شەڕی 12 ڕۆژەیە بە هیچ شێوەیەک دەستی نەبر بۆ کارتی داخستنی گەروی هورمز و بە هیچ شێوەیەک پەلاماری هیچ وڵاتێکی دراوسێشی نەدا بەڵام لەم جەنگەیە ئێران هەر لە یەکەم ڕۆژەوە کەزانی جەنگەکە جەنگێکی ڕاستەقینەوە جەنگێکە کە ئەمجارە ئەمریکی و ئیسرائیلەکانن و خامنەئی و ڕابەری یەکەمیان شەهید بووە بۆیە هەر لە سەرتا ویستیان با بڵێن بەرەکانی جەنگ فراوان بکەن پەلاماردانی وڵاتانی عەربی من دەمەوێت زۆر بە دیقەت ئەمە باز بکەم ئەمە وای کرد هەمومان دەزانین لە دوای هەفتی ئۆکتۆبەر پێش هەفتی ئۆکتۆبەر هەوڵێک هەبوو بۆ ئەوەی کە سعودیە و ئیمارات بچنە ناو ڕێکەوتنامەی ئیبراهیمی لەگەڵ ئیسرائیلە بەڵام دوای هەفتی ئۆکتۆبەر ئێرانیەکان ئەم بەرنامەیان هەموو تێکدا لە ئێستاە وڵاتانی عەربی نەک ناچنە ناو ڕێکەوتنامەی ئیبراهیمی بەڵکو بوونێتە بەشێک لە هاوپەیمانەتی ئەمریکا و ئیسرائیل هیچ جیاوازیشیان لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا کە ئەوە هەڵەیەشی زۆر استراتیژی ئێران بوو کە دوای جەنگیش ئەگەر شێوێک شتێک ڕووداتن ئێران ناتوانێت دانوساندن لەگەر هەموو ئەو وڵاتانە بکە هەموو ئەو وڵاتانە ئێستا دژمنی سەرسەختی ئێرانن و ئێران سلماندشی کە مەترسێ بۆ ئەو وڵاتانە و بۆ وڵاتانی دیکە بابەتی داخستنی گەروی هورمز ئێران هاوپەیمانێتی هەیە لەگەڵ رووسیا لەگەڵ چین کە هاوپەیمانەتەکە زیاتر هەواڵگری و ئابوووریە نەک سەربازیە چونکە تا ئێستا چین و رووسیا بە هیچ شێوەیەک بە فراوانی پشگیریان لە ئێران نەکردووە هەرچەندە لەسەر ئاستی دیبلۆماسی هەندێک بەیان نامیان دەرکردووە ینی ناڕزاتی خوان دەربوویرە لە جەنگەکە بەڵام داخستنی گەروی هورمز لێدانە لە شادەماری وزەی چین بۆ چین ئەمە شتێکی زۆر خراپ بوو و بۆ وڵاتانی کەنداویش زۆر خراپ بوو چونکە بەداخستنی گەروی هورمز پەیامێکە کە بە وڵاتانی کەندا و کە فشار لە ئەمریکا بکەن هەرچی زووە ئەم جەنگە کۆتایی پێ بهێنرێت وەکووتشم لە سەرەتا جەنگەکە بەم شێوەیە کۆتایی پێدێت کە ئێرانیان خۆی بەدەست وەبدات یان ئەوە تا ینی بدۆڕێ لە جەنگەکەیە بە خوێندنەوەی تو ئێران ئەبوو چی بکە یان ئێران وەک خوێنی شاردۆتەوە دەڵێ لەو وڵاتانەوە هێرشمان دەکرێتە سەر بنکەی سەربازی ئەمریکای تێدایە بۆیە وەکو خاکی ئەمریکا سێری ئەو بنکانە دەکەین ئێران لە دۆخێکی وادا دەبێت لێگەڕێ لەو بنکانەوە هێرشی بکرێتە سەر و هێرش نەکاتەوە یان چی بکە هەندێک دەڵێن دەبووە هێرشەکانی سڕ کردایەتەوە لەسەر بۆ نمونە ئیسرائیل لەسەر تەلەڤیڤ بەڵێ خۆی یەکەمیان ئێران ئەگەر بتوانیتن مشەکەکانی هەموو بگەنە ئاسمانی تەلئەبیب و ئیسرائیل درێغی ناکردەوەی بەڵام لەبەرەوەی ژمارێک زۆر مشکی هەیە وەکو شابیەک و شابسێ ئەوانە کە مەوداکەیان کورتە ناگەن بە ئیسرائیل و لە ناوچەکانی ئەهواز و لۆرستان و ئەو شوێنانان بۆیە ناچارە ینی بگرێتە کەشتیگەڵی ئەمریکی کە ناتوانێت دیسان کەشتیگەڵی ئەمریکی تۆزێک دوورترن مەودای مشکەکانیش 200 کیلومتر و 300 کیلومتر ئەوانن بۆیە دەگریتە بنکە سەربازیەکانی ئەو وڵاتانە بەڵام لە ڕاستیدا تا ئێستا لەو بنکە سەربازیانە ئەمریکا هیچ هێرشێکی نەکردوتە سەر ئێران نە لە بنکە سەربازیەکانی هەولێر و هەریر نە لە بەغدا نە لە کوێت و ئەم وڵاتانە چکە پێویستی پێ نییە شوێنی دیکە هەیە بۆ ئەوەی کە هێرشەکانی تێدا ئەنجام بداتن کەواتە ئێرانی یەکەم پەیوەندی بە مشکەوەی کە مشکانی کورت مەودان ناچار ئەوانی کە کورت مەودان بێنێت دواتر پێی وابوو کە ئەگەر ئەو وڵاتانە بێنە ناو لەسەر ئاستی ئەو وڵاتانە تۆزێک خەڵکەکە نیگەرانیەک دروست دەبیت یان خۆپێشاندان دروست دەبن یان خەڵکەکە لە داوا لە وڵاتانی خوان دەکەن کە دەسوەردان کرد بۆ جەنگەکە بۆ سێ بۆی کراونەتە ئامانج بەڵام بە پێچەوانەوە دەبینین حاکمی دووبەی سەردانی خەڵک دەکات سەردانی مۆڵەکان دەکات و ژیانەکە تا ڕادەیەک ئاساییەکەواتە ئێران لەمەیە هەڵەیەکی زۆر گەورەی کرد کاک جێگەر هەندێک دەڵێن ینی ئەوەی کە ئێران لە وڵاتانە دەدا بۆیە کە بە زووی بێنە سەر هێڵ و داوای ڕێکەوتن بکەن ینی زەخر لە دۆناڵد ترامپ کەن بۆی کە زوو ڕێکوێ لەگەڵ ئێراندا بەڵام هەندێک دەڵێن دۆخەکەی پێچەوانە کردوێتەوە پێشتر دەوترا ئێران مەترسینیە بۆ سەر ناوچەکە دەیوت ئێمە مەترسینین بەڵام ئێستا بە واقعی سەلماندوێتی کە مەترسیە بۆ سەر ناوچەکە بۆیە بێ پەلوپۆ بکرێ بێ نەمێنێ بەڵێ ئێران ئێستا سەلماندی کە مەترسیە بۆ سەر ئەو ناوچانە ڕێک وەڵامی دووەم ڕاستە پێش با بڵێن خوێندنەوەی دووەم ڕاستە کە ئێستا ئەو وڵاتانە ناچار کراون کە بە زووترین کات مەترسی ئێران لەسەر ناوچەکە دەبێت کۆتای پێم بهێنێت و وەڵامدانەوەی ئێران بەم شێوەیە بۆتە ئەوەی کە ناتۆش مەترسیی زۆری لەسەر ئەوە هەبێتن کە چەکی
ئێرانی مەترسیە بۆ سەر قوبرس و بۆ سەر یۆناان و بۆ سەر هەندێک ناوچەی دیکەش چکە بەشێک لە مشکەکانی دەتوانێت بگەن بە ڕۆژئاوای ئەوروپا و هەروەها ئەمە وای کرد کە لەسەر ئاسی نێودەوڵەتیش بە پێچەوانەی شەڕی دوانزە ڕۆژەیە دژاتێکی ئەوهای ئەمریکا و ئێران ئیسرائیل نەکراوە لەم هێرشە بەڵکو هەموو چاوەڕێی ئەوەن کە ئەم دۆخە یەکلای بێتەوە لە ڕاستیدا کاکە ڕانکۆ ئێران نەیتوانیوە خۆی بگونجێ لەگەڵ باردۆخی ئێستای جیهانە نەیتوانی خۆی لەگەڵ یاسا نێودەوڵەتەکان بگونجێ لەگەڵ هاوپەیمانتە ئیقلیمی و نێودەوڵەتەکان بگونجێ ئێران هەر بە سیاسەتی ساڵی 1970 کە هاتووە کە شیعە بەهێز بکات کە دەسەڵاتەکانی خۆی لە وڵاتانە بەهێز بکات کە دەسوەردان بکات لە تەواوی ئەو وڵاتانەیە هەر بەو سیاسەتە سیاسەتی کردووە بۆیە دەبینین لە ئێساشە زۆر تەنیایە ئێران و ئەو تەنیایەش ڕەنگە لە ئەخیرا سەری خۆی بخوات. باشە دەبینین ئەم وڵاتانە هێشتا وەڵام نادەنەوە خۆتوانێ وەڵامدانۆشیانێ پێ دوای مڕاتی ئێران دەکەن هێشتا یان چییە؟ نەخێر بە هیچ شێوێک مڕاعاتی ئێران ناکەن بەڵام ئەم وڵاتانە لە ڕاستیدا ئەمە ڕاستیەکە دەبێت بڵێن کە ئەم وڵاتانە وڵاتی بەهێز نین ئەم وڵاتانە ڕاستە پارێکی زۆریان هەیە لە ڕووی بازرگانیە زۆر بەهێزن بەڵام لە ڕووی سەربازیەوە ناتوانن بەرگەی جەنگێکی فراوان یان ماوەیەکی دوور و درێژ لە ناو جەنگا بن ئەو چەکانەی هەیتیان چەکی ئەمریکین ڕەنگە لە ماوەی 10 ڕۆژە ئەگەر لەگەڵ ئێرانە بەشەڕ بن لە ماوەی 10 ڕۆژە تەواوی چەکەکانیان کۆتایی پێبێت نمونەیەکی زیندیمان هەیە لەسەر ئەوە لە 2008 کاتێک حوسیەکان هێرشیان کردە سەر خاچی سعودیە هەستا هاوپەیمانێتێکی عەربی دروست کرد لە کەنداوە و ئوردنیشی تێدا بوو میسری تێدا بوو کوێت و بەحرێن و ئەم وڵاتانی تێدا بوو بەڵام نەیتوانی بەرگەی درۆنەکانی یەمەن بگرێت بۆیە بە ناچاری لە 2020 دوای 2 ساڵ لەو کاتێک کە پەیوەندیەکانی زۆر خراپ بوو لەگەڵ تورکیا لەسەر بابەتی جەمال خاشقجی لەگەڵ تورکیا ڕێکەوتنێکی کرد بۆ ئەوەی تورکیا بای 200 میلیۆن دلار چەکی بەرگری و ئەو چەکانەی کە درۆن دەخەنە خوارە ئەم چەکانەی لە تورکیا کردکەواتە سعودی وڵاتانی عەربی ڕاستە F-16یان هەیە ڕاستە سوپایان هەیە ڕاستە هەندێک بابەتی دیکە بەڵام چەکی و با بڵێن ئەو چەکانەی کە بەردەستیانە هەر بەرگەی ئەوە بکەن دەڕۆژ ینی بتوانن شەڕی ئێران بکەن ئێران لە 79 خۆی پرچە کردووە و ڕاستە لە ئێسایا لە ڕووی دەریایی و لە ڕووی ئاسمانیەوە هیچ هێزێکی نیە بەڵام لە ڕووی مشتەکیوە زەحمەتە وڵاتێکە بێت لە ناوچەکە و تەنانەت لە هەندێک وڵاتانی ئەوروپیش بەقەد ئێران مشتێکی هەبێتن و نێوانی ئەو وڵاتانش لەگەڵ ئێران ئەوەندە نزیکە بۆی ئەو وڵاتانە ناتوان وا بە ئاسانی بەڵام ڕەنگە کاکڕانکۆ ئەگەر دۆخەکە بەم شێوێبی بە تایبەتی ئەم هەفتەیە کەوتم ئەم هەفتەیە زۆر گرنگە ئەگەر بتوانن بابەتی سەکۆی هەڵدانی موشکی ئێرانی کۆنتترۆل بکرێ و ئەو 120 ئاسمانی ئێرانیش کۆنتترۆل بکرێت کە ئێستا 180 ڕەنگە لە کۆتای ئەم هەفتەیە لە کۆتای هەفتەی دووەمی جەنگەکەیە ئەو وڵاتانە بێنە ناو جەنگەکە. باشە کاک جەگەر وەکو دۆناڵد ترامپ ئاماژەی پێکرد وتی هەر موشکێکە هەڵی دەدەن دوای 4 خولەک شوێنەکەی بردومان دەکەین سەکۆ موشکەکە دەتەقێنینەوە یعنی وتی توانە ئێران سنووردارە بە بڕوای تۆ ئێران تاقی دەتوانێت بەردەوام بێ لە موشک هەڵدانانە یعنی هەندێک خوێندنەوەی ئەوە بۆ لێدوانەکەی پزیشکیانەکەن کە دەڵێ تر هێرش ناکەینە سەر وڵاتانی دراوسێ دەڵێن ژمارەی موشکەکانی کەم بۆتەوە وەکو دەڵێ لە پیاوەتی وڵاتەکە نییەکەی تر هێرش ناکە ئەگەر ناچار نەبن. بەڵێ کاکەڕانکۆ جارێ بەردەوام کۆمەڵێک فڕۆکەی ئەمریکی و ئیسرائیلی لە ئاسمانی ئێرانن و چاودێری تەواوی ئەو ناوچانە دەکەن کە موشکی لێ دەهاوێژرێت بۆیە ئەو موشکانە بەر لەوەی هەر لەسەر خاکی ئێران لە ناو دەبردرێن. دووەمیان پێشتر باس لەوە دەکرا کە ئێران 28,000 موشکی هەیە کە ئەمە ژمارەی زۆرە لە ئێستا کە باس لەوە دەکرێت 150 لە ناو بدراوە کەواتە لەو 28,000 کەمێکی باڵێن 14,000ێکی ماوە لەو 4,000ێکی بەکارهێناوە کەواتە موشکەکانی 10,000 ئەگەر مابن ئەگەر زانیارەکان دقیق بن چونکە هەندێک خەڵکی تر باس لەوە دەکەن کە نەخێر 28,000 نیە بەڵکو ڕەنگە 100,000 موشک و درۆنی هەبیت کە درۆن جیاوازە لە موشک چونکە هەڵدانی درۆن ئاسانە. ئەوە یەک دوو لە دوێنێەوە موشکی ئێرانی کەمی کردووە هەم بۆ ئیسرائیل و هەم بۆ وڵاتانی کەنداو ئەوەی کە ئەوڕۆ پزیشکانی دەڵێ هێرش ناکەنێ سەر ئەو وڵاتانە ئەمە
دەلالەتە لەسەرەوەی کە مشکەکانی کەمی کردووە. جگە لەوە سێم دوێنێ شەو ئەو هێرشانێکە کراونەتە سەر ئێران بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان لە کرماشان و ئەو شوێنانەکە کرماشان شوێنێکە شاخاویە لە ناوچە شاخاویەکان دەڵێن پایتەختی موشکی ئێرانیە لەوێ هێرشی زۆر بەهێز ینی با بڵێن لێدانی بەهێز کراوەتە سەر ئەو مشکانە باس لەوە دەکرێت کە ژمارەی ئێزگار زۆر مشکیان لەوێش لە نێو بردراون کە ئەوان مەترسی بوون بۆ سەر تەل ئەبیب هەموو ئەوانە پێمان دەڵێن ئێران ئەگەر ئەمڕۆ سبە و دوو سبەی تەنها ئەگەر بتوانێت بە درۆن هێرش بکاتن لە درۆن زیاتر چێکێکی دیکەی بەدەستەوە نامێنێت کەواتە ئێران لە خاڵێکدایە کە ڕەنگە ڕازی بێت بەوەی کە نامەیەک بنێرێ و خۆی بەدەستوە بدات قسەکانی ئەو ڕۆی مەسعود پزیشکیانی ئەمە دوو خوێندەوەم بۆ هەیە یەکەمیان کە بە وڵاتانی کەندا و دەڵێ من داوا لێبردنمان هەیە کە ئێوە بە ئاماز دەگرین بەڵام ئێمە بنکە سەربازیەکانتان بگرین لای خۆمەوە داوای لێبردن دەکەم کە دەڵێ لای خۆمەوە لە زمانی دیبلۆماسی ئەوەیە کە ئەو پیاوە ناتوانێت بە ناوی دەوڵەتەکەەوە قسە بکات واتە کەسی یەکەمی ئەو دەوڵەتە نیە ئی دووەمیشیان ڕەنگە هەردووە لێ دوانەکەویش بۆ دووانی دوبەی کرا یەک درۆنی نرد بۆ دوبەی لەوە زیاتر نییە خۆی ئەمەش ئەو نردنی ئەم درۆنەش مانای ئەوەیە کە لە ئێستا کاکە ڕانکۆ ئێران کێشەیەشی زۆر گەورەی هەیە ئەوش کێشەی ئەوەی چه قیادەی ئەم جەنگە بکات لەلایەک مەسعود پزیشکیانی و سەرۆکی داواکاری گشتی و ئەندامێکی حوزە سەرۆکاتێکی کاتیان دروست کردووە بەڵام تا ئێستا نەیانتوانیە بە شێوەیەکی فراوان کۆبوونەوە بکەن دوو کۆبوونەوەیان کردەوە زیاتر هیچ کۆبوونەوەی تریان نەکردووە لەلایەکی دیکە عەلی لاریجانیە کە ئەو ئیدارەی جەنگەکە دەکات بەڵام عەلی لاریجانی ڕاستە ئۆکەی خامنەئی هەبووە بەر لەوەی کە شەهید بکرێتن بەڵام عەلی لاریجانیش لەسەر ئاستێکی فراوان ناتوانێتن ئیدارەی هەموو ئەو جەنگە بکات کەواتە ئێران کێشەی قیادەشی هەیە کێشەی ئەوەی هەیە کێ ئیدارەی ئەم جەنگە دەکات کێ قیادەی ئەم جەنگە دەکات ڕاستە سوپای پازانان بەهێزە فەرماندەی بەهێزان هەیە بەڵام ژمارەی زۆریان کوژراوە دوو جار وەزیری بەرگریان کوژراوە وەزیری یەکەمیان کوژرا دواتر وەزیری دووەمیشیان کە دانرا ئەویش کوژرا فەرماندە باڵەکانیان کوژرا ئەوەی کەماوە قائانیە کە سوپایکی بەهێزی هەیە کە سوپای قودسە لە ناو سوپای پازاران بەڵام قائانیش بێدەنگە تا ئێستا کەس نازانێت لە ماوە یان نە کوڕەکەی خامنەئیە کوڕەکەی خامنەئی ونە دوێنێشەوە باس لەوە دەکرێت کە کوژرا بێ بەڵام دواتر وتیان هەواڵەکە ڕاست نییە سەرۆکی پەرلەمانێکە کاریگەریشی زۆری سیاسی هەیە و کەسێکە لە ناو شیعە و لە ناو فارسەکانی ئێران محەممەد بالیاف ئەمەیان بەهێزە بەڵام ئەویشان تا ئێستا نە توێتێکی کردووە نە قسەیەکی کردووە نە لێدوانێکی کردووە ئەوەی هەیە عێراق چیە عباس عێراقچێکە عباس عێراقچی هیچ کێشێک نییە و باس لەوە دەکرێت ڕەنگە لە ڕێکەوتنەکانی لە ئەخیر کۆبوونەوەی عباس عێراقچی لەگەڵ نوێنەری دۆناڵد ترامپ لە جنێف و لە سویسرا لەم وڵاتانە باس لەوە کرابێتن کە پێی وترابێتن دەتوانیت نەبیت بەشێک لەم جەنگەیە ئەگەر جەنگەکەش هەڵگیرسا کە ئەمەش خۆ ڕەنگە پەیامێک بێت و بۆ ئەوەی عباس عێراقچی ئێوە و بەشێک لە سەرکردەکانی ئێران ئامانجی هێرشەکانی ئەمریکا نابن ئەگەر نەبن بە بەشێک لەم جەنگەیە کەواتە ئێران هەم کێشەی درۆنی هەیە هەم کێشەی موشکی هەیە هەم کێشەی قیادەکردنی ئەم جەنگەی هەیە و هەم کێشەی وەیە کە بەرەکەی فراوان کرد و بەڵام خواستەکەشی بەدینە هات کە ئەو وڵاتانە هەمویان بێنە ناو جەنگەکە باشە کەواتە کاک جەگر بە بڕوای تۆ ئێرانی بەر لە جەنگەکە و ئێرانی دوای جەنگەکە جیاوازە ئەوەی کە دەڵێ پێدەچێت بۆ نمونە یان ئێمە خوێندنەوەیەکە نامەیەک بنێرێ و بڵێمە بە خواستەکان ڕازین بەڵام دڵێ ئێران ئەگەر بە مەرجەکان ڕازی بێ یا ڕازی نەبێ هەر کۆتاییەتی ینی بۆ نمونە لە مەرجەکاندا ئایا ئێرانی تێدایە ئەم نیزامی تێدایە مانەوەم سەرکردانی تێدایە کە سەرکردایەتی ئێران دەکەن بڵێ کاکە ڕانکۆ لە ڕاستیدا ئێرانی پێش شەڕ و ئێرانی دوای شەڕ شتێکی تەواو جیاوازە من سەرەتا وتم و ئێستاش دووبارەی دەکەمەوە کە ئەم جەنگە گەڕانەوەی بۆ نییە و ئەمە دوات جەنگیشە لە نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێرانە هەم وڵاتانی ناوچەکە هەم وڵاتانی دنیا و هەم کۆنگرێسی ئەمریکا و ڕای گشتی ئیسرائیلیش ڕێگە نادەن جارێکی دیکە جەنگێک لە نێوان ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێرانە دروست بێتەوە رووسیا و چینیش کە ئێستا بێدەنگن بۆ ئەوەیە کەم جەنگە دەبێت یەکلای بکرێتەوە کەواتە ئەم ئێرانەی کە پێشتر هەبوو گەڕانەوەی بۆ نییە جارێکی دیکە ناتوانێت ئەو ئێرانە بەم سیستەمە و بەو ڕژێمە و بە خامنەئی و بە کەسێک لە شوێنی خامنەئیدا بدرێت ئەمە تا حدێک مەحاڵە بەڵام لە سیاست و لە دانووساندنیشە هەموو شتێک واردە یعنی دەکرێتن ئەوان کە نامەیەک بنێرن و خۆ بەدەسوەدەن بەڵام خۆ بەدەسوەدانێک
وەکو پێشتر نییە کە دەستبەرداری چەکی ئەتۆمی بن دەستبەرداری سیستەمی موشکی بن ئێستا داواکاریەکان زیاتر بوونە یان دەستبەرداری ئەوە بن کە ئێران دەسوەردان نەکات لە وڵاتانی ناوچەکە ئەگەر ئەم جارە ئێران خۆی بەدەسوەردات بابەتی گۆڕینی ڕژێم هەیە بابەتی گۆڕینی دەسوور هەیە بابەتی کۆنفیدرالی هەیە بابەتی پێدانی مافە بە ئازەری و بە عەرەبەکانی ئەهواز و بە لۆرستان و بە کوردەکان چکە باردۆخەکە لە کۆنتترۆل دەرچووە خواستێک هەیە کە نابێ ئێرانێکی گەورە ئێرانێکی مەزن ئەو جوگرافیایی کە ئێستا کۆماری ئیسلامی ئێرانە نابێ بەم شێوەیە بمێنێتەوە سەڕای ئەوەی ئەگەر ڕژێمەکەش بگۆڕدرێت کەواتە دووسێ سیناریۆ هەیە سیناریۆ یەکەمیان ئەوەیە کە ئەوانەی ئێستا بێن خۆیان بەدەستەوە بدەن بەڵام دوای چی دوای ئەوەی کە سوپای پازاران بە تەواوەتی لاواز ببێت و سیستەمی موشکیشان بە تەواوی لە ناو بچێت و ئەو فەرماندا سەربازیانەی کە ئێستا هەن ئەوانیش بکوژرێن ئەوانەی کە ئێستا هەن عەباس عێراقچیە مەسعود پزیشکیانە یان وەزیری پێشووی ئێرانە زەریف ئەوانە کۆمەڵی خەڵکەیە لە ناو ئێرانە کە مەقبولە ڕەنگە ئەمریکا کێشەیەکی نەبێت لەگەڵیان گفتوگۆ بکە و دانوساند بکە بەڵام لەم حاڵەتەشە ناڵن جارێکی دیکە تارانێکی بەهێز هەبێ مرکزیەت ڕێگە نادەن بەوەی کە ئێرانێکی یەکگرت و ئێرانێک بێتن کە وەکو ئەوەی کە پێشتر هەبێت دواتر نەکات دووبارە بێتەوە مەترسی بۆ سەر وڵاتانی ناوچەکە و بەرژەوەندەکانی ئەمریکا و ئیسرائیلش لە ناوچەکەیە باشە کاک جەگر هەندێک دەڵێن هەر لە سەرەتاوە کوشتنی خامنەیی یان زۆر خۆر نەپاراستنی خامنەیی لەوەی کە بکرێتە ئامانج ینی هۆکارێکە بۆ پەیامێکشە بۆ سوپای پازارانەوانەی کە دەیانەوێ ڕێککەوتن نەکرێ سازش نەکرێ تا وەکو دەڵێ دوعادڵۆپی خوێنیان بجەنگێن بەرگری بکەن ینی ئەمە جۆرێک سەرکردایەتی ئێرانی تووشی حراجی کردووە کە ڕەنگە هەر کەسێک باسی ڕێککەوتن و سازش بکە ینی بکەوێتە بەر نەفرەتی تونڕەوەکان بۆی کە دەڵێن هێشتا خوێنی خامنەیی وشک نەبووتەوە وەکو دەڵێ ئێوە ڕێککەوتن لەسەر خوێنی ئەو دەکەن بە دڵنیایی ئەو بۆچوونە هەیە و ئەو بۆچوونە زۆریش زاڵە بەڵام بە کوشتنی خامنەئی ئەمەمانای ئەوە ناگەینی تەواو دوای خامنەئی ئەوانەی دێنە دەسەڵات ڕێککەوتن ناکەن یان دانوساندن ناکەن بابەتەکە لەوە دەرچووە کە ئایا دانوساندن دەکەن ڕێککەوتن دەکەن یان نا بابەتەکە گەشتەوەتە حاڵەتێک ئێستا لە قۆناغی شکاندنی هەیمەنەی ئەمریکا یان ئێرانین ئایا ئەمریکا قبول دەکات کە هەیمەنەی بشکێت یان ئەوە تا دەبێت هەیمەنەی ئێران بشکێت لە ناوچەکە و لەسەر ئاسی دنیاشە بۆیە گەڕانەوە نییە بۆ بابەتەکەم و کوشتنی خامنەئی کاریگەری نەخامنەی خامنەی خۆی و ئەو فەرماندەی لەگەڵی بووە کاریگەری هەبووە لەسەر ئاراستەی جەنگەکەش لەسەر فراوانبوونی جەنگەکەش ئەگەر خامنەئی ما بە ڕەنگە ڕێگەی نەدابەوەی کە وڵاتانی کەندا وڵاتانی ناوچەکە بکرێنە ئامانج وەکو وتم ئێستا کەسێک نییە کە قیادەی ئەم جەنگە بکاتن کەس نازانێتن کێیە ئیعازی داوە بەوەی کە هێرش بکرێتە سەر وڵاتانی ناوچەکە و هەرێمی کوردستان بۆیە هەموو بابەتەکە ئالۆز بۆتە لەوەی کە قیادەیەک نییە کەسێک نییە دەستەیەک نییە کە ئیدارەی جەنگەکە بکاتوە بۆ ئەمریکاش زۆر زەحمەتە لە ئێستا لەگەڵ مەسعود پزیشکیان عەباس عێراقچی ئەوانە دانوسان بکە و ڕێککەوتن بکە ئەوانیش خۆ بەدەستوە بدەن چونکە دیسان خەڵێکی توندڕەو هەیە خەڵکێک هەیە کە لە بەرژەوەندی وانە کە ئەم جەنگە ینی بابڵن خوان بەدەستەوە نەدەن چونکە ئەگەر خوان بەدەستەوە بدەن ئایندەی ئەوان هەر یان زیندانە یان لە ناوچوونە یان ئەوە تا دوورخستنەوەیانە بۆیە درێژە بە جەنگەکەدەن عەقیدەشیان بەهێزە کەواتە کاک جەگر هەرەمەی وا دەکا کە ئەبێت چاوەڕێ جەنگێکی درێژخایەنیش بین ئەگەر چی جەنگەکە وردە ئێران موشکی نەمێنێ بەرەو ناوخۆی خۆی بچێ بەڵام جەنگەکە بێ بە جۆرێک لە جەنگی ناوخۆیی و جەنگەکە زیاتر لە نێوخۆی ئێراندا درێژە بکێشێ کاکە ڕانکۆ من پێم وایە کە ئەم هەفتەیە هەفتەیەکی هێرشی زۆر بەهێز دەکرێتە سەر ئێران ئەم هەفتەیەکی یەکلاکەرەوە دەبێت بەڵام پێم وایە دوای ئەم هەفتەیە ڕەنگە دووسێ سیناریۆ هەیە ڕەنگە بێنەجێ یەکەمیان ئەوەیە کە بەتایبەت کە ئێستا بەرنامە وایە هەندێک شاری گرنگی ئێران جگە لە تاران بکرێنە ئامانج کە ئەمانە قودسیەتیان هەیە بۆ مانەوەی ئەم ڕژێمە وەکو
شاری ئەسفەهان و شاری قوما و هەندێک شوێنی دیکەیە چونکە ئەم ڕاستە پایتەخت زۆر گرنگە بەڵام هەندێک جار هەندێک شار هەن کە لە ڕووی معنەویەوە لە ڕووی استراتیژیەوە زۆر گرنگن بە تایبەتی بۆ ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران شاری ئەسفەهان و قوم و ئەو شارانە زۆر گرنگن هەوڵی ئەوەیە کە لەو شارانە بدرێتن نمونە لەسەر ئەوەی ئەگەر شیعی عێراق لە هێرش بکرێتە سەر بەغدا زۆر لە بابەتەکە ناگۆڕێ بەڵام هێرش بکرێتە سەر نەجەف ڕەنگە شکانێکی گەورە بێ بۆ شیعی عێراقی ئەمە یەک لەو سیناریوانەیە کە هێرش بکرێتە سەر ئەو شارانە ئی دووەمیان ئەوەیە کە لە ڕێی کوردەوە لە ڕێی زەمینیەوە بەشێک لە خاکی ئێران هێرشی زەمینی تێدا ئەنجام بدرێتن پلانێکی دیکە ئەوەیە کە ڕەنگە خۆپێشاندان لە ئێران دەست پێ بکەن هۆکاری ئەوەش کە تاکو ئێستا خۆپێشاندانەکان دەستی پێ نەکردووە هەڵەیەکی استراتیژی دۆناڵد ترامپ بوو لەو کاتێک کە لە 28 دوانزە خۆپێشاندانەکان لە ئێران دەستی پێ کرد ئەمریکا هاتە سەر هێڵ و پشگیری و پشتیوانی خۆی دەربڕی بۆ خەڵکی ئێران و بە خۆپێشاندەرانی وت ئێمەتان لە پشتە بەردەوام بن بەڵام دوجار عباس عێراقچی و ستافی دانووساندنی ئێران توانیویان قەناعەت بە ترامپ و بەستافەکەی بێنن کە لە قسەکانی پەشیمان بێتەوە و ستایشی کۆماری ئیسلامی ئێران بکات بەوەی کە 1700 کەسی لە سێدارە نەداوە ئێستا تۆزێک ناومێدیەک هەیە لە ناو خەڵکا کە ترسێکیان هەیە لەوەی کە ئەگەر خۆپێشاندان بکەن دووبارە دۆناڵد ترامپ جاریشی دیکە لەگەڵ ئێرانیەکان دانووساندن بکات بە تایبەتی کە لە ئێستا لە ناو ئێرانیشا هێڵی ئەنتەرنێت نەماوە فەیسبوک نەوە پەیوەندیەکان لە نێوان خەڵکەکە تۆزێک لاواز بووە هەروەها لە شەڕی 12 ڕۆژەشە خەڵکی ئێران ئامادە بوون بۆی خۆپێشاندان بکەن بەڵام لەبەر ئەوەی کە ئەو کات ئیسرائیلەکان وتیان شار چۆلکەن ئەم جارە ئێرانیەکان بە خەڵکی تارانیان وتیە کە شارەکە چۆلکەن کەواتە هەم سیناریۆی ئەوە هەیە کە خۆپێشاندان بکرێت سیناریۆی ئەوەیە کە هێرش بکرێتە سەر هەندێک شاری گرنگی ئێران کە ئەوانە ڕەمزی مانەوەی ئەم ڕژێمن و هەم سیناریۆی ئەوە هەیە کە لە ناوچە عەرەبەکان لە ئەهواز هێزدا بەزێتن لە لۆرستان هەندێک گروپ ئەوە بووە ئەوەی کە پەیوەندی بە کوردوەیە کە ئەوە زۆر گرنگەوە پێویستی بەوەیە کە بەرنامەی تایبەت لەسەر بەشداریکردنی کورد لەم جەنگەیە قسەی لەسەر بکەین باشە کاک جەگرەندێک باز لە هاتنەناوەی تورکیا دەکەن دەڵێن تورکیا بەجددی لەسەر هێڵە بە تایبەت هەم دەستکەوتەکان لە کورد تێک بدا و هەم خۆی ببێتە بەشداری کارا لە جەنگەکەدا بووی دوای دەستکەوتیە بێ پێ وایە ئەوەی لە سووریا بۆی چۆیە سەر لێرە دەچێتە سەر بە تەماشا یەکەمیان تورکیا باش دەزانێتن کە تورکیا شڵەژانێکی پێوە دیارە لەسەر ئاسی دیبلۆماسیە تورکیا باش دەزانێتن کە لەم جەنگەیە پرسی پێ نەکراوە ڕای تورکیا وەرنەگیراوە لەسەر ئاستی هەواڵگریاکە لە هەموو جەنگەکانە ئەم سیاسەتە هەیە کە لەسەر ئاستی هەواڵگری هەندێک پەیوەندی هەیە بەڵام لەم جەنگە بە هیچ شێوێک هەواڵگری تورکیا ئاگداری ئەم جەنگە نەبووە هەواڵگری فەڕەنسا و تەنانەت رووسیا و بەریتانیا هەموو ئاگدار بوونە بەڵام تورکیا بە هیچ شێوێک ئاگدار نەبووە ئەمە خاڵێکم خاڵی دوم تورکیا باش دەزانێتن دوای ئەوەی کە سنووری جوگرافیای ئێران بچوک بکرێتەوە نۆرەی تورکیاش دێتن واتە ئیسرائیل نایەوێتن جگە لە خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هێزێکی وڵاتێکی بەهێز و هێزێکی ژمارەیەک هەبێت واتە شەریکی ناوێت بندستی دەوێت بەڵام شەریکی بە هیچ شێوێک ناوێت شەریکی هاوتای خۆی سێمیان تورکیا هەوڵیدا بانگەشی ئەوەی کرد کە بە هێرشێک درۆن کراوتە سەر خاکەکە کە ئەمە ڕاست نەبوو باسی لەوە کرد کە هێرش کراوتە سەر ئازربایجان هێشتا دڵنیانی لەوەی کە ئایا ئەم هێرشە ئێرانەکان کردوانە یان هەر تورکیا بەخۆی کردوێتی بۆ ئەوەی بەس بێتە ناو جەنگەکە کەواتە تورکیا مەبەستێتی بە هەر شێوێک بە لە شێوەکان بێتە ناو ئەم جەنگەوە بە تایبەتی کە زانیاری وردی هەیە لەسەر ئەوەی کە ئەم دەرفەتێکی 50 ساڵەیە جاریشی دیکە دووبارە نابێتەوە بۆ کورد و لەم قۆناغەیە کورد ژمارەیەکی زۆر قورسە سەرۆکی ئەمریکا لەگەڵ هەردوو هێزە سەرکیەکەی هەرێمی کورسان گفتوگۆی کردووە لەگەڵ هێزەکانی ڕۆژهەڵاتی کورسان قسەی کردووە پژاک هێزێکی کاریگەرە لە ناو ئێرانە من چەند ڕۆژێک پێش ئێستا دوو ڕۆژ پێش ئێستا برادێکم کە خوێنکاری ماسەرە گەڕاوەتەوە باس لەوە دەکات کە لە هەموو شارەکانی کوردستان لە ئێرانە خەڵک پێویستی بەوە نییە کە پژاک داخل بێت تەنها بڕیاری پژاکیان پێویستە کە ئەوەندە خۆی منەظەم کردووە لە ناو ڕۆژهەڵاتی کورسانە کەواتە تورکیا بە هەموو شێوەیەک مەبەستیتی کە داخلی ئەم شەڕەبێ بەڵام من پێشبینی ناکەم بەشداری بە تورکیا بکرێت و تورکیا ئەو هەڵەی 2003 دووبارە ناکاتەوە کە لە 2003 لە لێدانی عێراقا بەشداری نەکردواتر ئەوە بۆ هەرێمی کوردستان لەدایک بوو دواتر لە پاشمە هەرچەندە زۆر هەڕەشەی کردبەوەی کە سوپادێنیتە ناو هەرێمی کوردستان هێرشی هەولێر دەکاتن ئەوە بوو ئەو کات برادرانی پارتی پەیوەندیان خراپ و وتیان کە ناتوانن بێن لە ئێستا تورکیا مەبەستێتی کە کورد لە ئەو دەرفەتەی بۆ کورد هاتوتە پێش لێ تێک بدات تورکیا
باش دەزانێتن کە دوای کوردستانی ڕۆژهەڵات ئەگەر ئەم سیاسەتەی ئێسای دۆناڵد ترامپ و ئیسرائیل سەر بگرێتن ڕەنگە ڕۆژهەڵاتی کوردستان ببێت بە هەرێمێکی فیدرالیان تەنانەت ببێتە بە دەوڵەتیش کە ئەو کاتر لە ڕێی تورکمان و ئازاریەکان دەتوانێت کێشەی زۆر بۆ کورد دروست بکات بەڵام لە ئێستا هەموو مەبەستی تورکیا داخل بوونەوە زانیاریش هەیە لەوەی کە سوپایشی زۆری لە پارێزگای وان کۆ کردوتەوە کە هاوسنوورە لەگەڵ ئورمیە و لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستانە. زۆر باشە کاک جێگر سپاس دەکەم ڕاستیەوەی کە باسی کرد یعنی ڕەنگار بۆ خۆی بەرنامێکی تایبەتی بوێ بە تایبەت مەسەلەی بەشداریکردنی تورکیا بۆیە بەپێی دەرفەتی تۆ ئەگەر مەجاالە بێت لە ڕۆژانی ئایندەدا بەرنمەیەک پێکەوە دەکەین لەسەر ئەو پرس و باس و بابەتە زۆر سپاس دەکەم سپاس بۆ شیکاریە وردەکەت بۆ خوێنەوە وردەکەت بۆ دۆخی جەنگەکە زۆر زۆر سپاس بۆ کاک جێگر برادۆسی لەو لێرەوە لەگەڵمان بوو توێژەری سیاسی شارەزا لە پەیوەندی نێودوڵەتی وڵاتان